ئێمە وەک دەرچوانی زانکۆ پەیمانەکانی هەرێمی کوردستان تا ئێستا بەگشتی دوو گربوونەوەمان ئەنجام داوە. سەرتاسەری بڵێن سەرتاسەری بووە، بەڵام لە هەندێک شار بەهۆی فشاری حزبی و هەندێک لایەنەوە نەتوانراوە گربوونەوەکە ئەنجام بدرێ. ئەمە هۆکارێک بووە. بەگشتی کێشەی دەرچوانی دانەمەزراو ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا بێکاریە. کاتێ زانکۆ تەواوەکە یان پەیمانگا تەواوەکە لە هیچ شوێنێک کاری دەست ناکەوێت بەهۆی ئەوەی کەسێک ناناسێ، چونکە ئەمڕۆ لە کوردستاندا ئەو ئەگەر کەسێکی حزبی نەناسی کارت دەست ناکەوێت. تا ئێستاش تا ئەم کاتەش دامەزراندن بۆ خۆیان بۆ کەسوکاریان بەردەوامە، بەڵام بۆ کەسی فەقیر و هەژار دامەزراندن نییە لە هەرێمدا. بەڵێ خەڵک بووە تەواوی نەکردو، یەشتان تەواوی نەکردووە، بەشەکەی خۆی تەواو نەکردووە دامەزراوە. ئەمە زۆر ینی ڕوونە کە خەڵکە بۆ تەواوی نەکردو دامەزراوە. بەڕاستی ئەم جیاکاریە خراپە، دەبێ بنەبڕ کردی. ئێمە وەکو ئەنجومەنەمان دروست کردووە، دەمانەوێت کۆتایی بە تەسکەی حزبی بێنین، ئەمانەیە لە ڕێگای حکومەتەوە بێ، ئەمانەیە ئەنجومەنێکی ڕاژەی سربەخۆ دروست بکرێت لە ڕێگای ئەم ئەنجومەنەوە بتوانرێت خەڵک ساڵانە خەڵک دابمەزرێت لە دام و دەستگاکانی حکومەتە. ئێمە خۆ لێرە تەنها داوای دامەزراندن لە کەرتی گشتی ناکەین، ئێمە داوای کەرتی تایبەت شەکەین، چونکە ئیساوای لێ هاتووە لە کەرتی تایبەت شەکارت دەست ناکەوێت. بەهۆی ئەوەی کۆمپانیەکان چکە زۆربەی سەر بە حزبیش هەتا لایەنی خۆی بۆستێ لەبەر بانگەشەی هەڵبژاردن و کاتی هەڵبژاردن و کاتی دەنگدان ئیتر خەڵکی تر سەر بەخۆ وەرناگرن. ئێمە بەردەوامە بین لەسەر داواکردنی داواکارێکمان هەتا نەگەینە ئامانج، هەتا دەرگای دامەزراندن بە ڕووی دەرچوانی نەمەزراوانە نەکرێتەوە ئێمە واز نایەنین، چونکە قەدرێکی زۆر گەورە لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان کراوە لە ماوەی ئەم 8 ساڵەیە. 8 ساڵە دەرگای دامەزراندن بەڕوویان دەداخراوە بەبێ هۆکاریش. خۆ لێرەدا هۆکارەکە قەیرانی دارایی نییە، ڕاستە شەڕی داعشە بۆ قەیران نەبوو، بەڵام ئەم قەیرانی دارایە هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە خراپی ئیدارەدانی هەرێمی کوردستان وای کردووە قەیران دروست ببێ، ئەگینە هیچ قەیرانێک بوونی نییە. من ماوەی 6 ساڵە تەواوم کردووە لە هیچ شوێنێکیش کارم نەکردووە، ینی یان کارم کرد بێت کارەکان بۆ منە هەفتەیەکە لەگەڵ کۆمپانیایەکە ئیشەکەی دوای 2 مانگ نییە یان 2 مانگی و 3 مانگ نییە. بەگشتی هەر منە هەموو برادەرەکانم هەموو ڕەفیقەکانم هەمووی وەکو منە هیچیان ئیشێکی وایان دەست ناکەوێت، هەمووی بەوەی ئەوانێ نە لە کەرتی گشتینە لە کەرتی تایبەتی. داواکارم لە حکومەت یان دامەزراندم کاتەوانێ یان هیچ نەبێت کەرتی تایبەت هەیە. لە ئێستا لە سلەیمانی خۆماگەدارم چەند شوێنێک هەیە کراوەتەوانێ بتوانێت ڕێژەیەکی باش دامەزرێنێ لەوانی کە لە کەرتی گشتیە باشە. لە ئێستا ئامازای 182,000 خوێندکارمان هەیە، بەڵام ئەکرێ هەمویان لەناو دام و دەستگاکانە جیان نەبێتەوانێ، بەڵام خۆ ئەکرێ لەناو کەرتی تایبەتیا جیان بێتەوانێ. لە ئێستا هیچ شوێنێک نییە تا دڵمان پێی خۆش بێیان با بڵێن ئومێدێکمان هەبێ لێ، زیاتریان بۆ ئەو کەسانەیە کە با بڵێن لەژێر دەسەڵاتی خۆیانە یان با بڵێن واستەیان هەیە، یان ئەو کەسانەی کە لە شارەکانی ترەوەیان بیانین لە جاتی ئێمەیان خەنە سەر هەلیکار و کاتەش هیچ هەلیکارێک بۆ ئێمە نابێت. لە ئێستا من خوێندکارەکانی کە ئەیان ناسم وەکو خۆم هەیەە 10 ساڵەیان با بڵێن 8 ساڵەیان 9 ساڵە، هەمویان زۆربیان لە ماڵەوەن، پێویستیشیان بەکار هەیە بەڵام هیچ کارێک نییە، یان ئەڕۆی تا هەر شوێنێک ئیشەکەی بە کاتێکی زۆر بەڵام پارەیەکی زۆر کەم و بێ ڕێزێکی باشیشە پێ ئەکرێت لەلایەن ئەو کەسەی کە ئیشی بۆ ئەەکەیت. هیچی وایەک نەماوە بۆ کەسیان ئەگەر ئەم دەرچوانەی ئێمە دامان ناوە لە فەیسبوک ئەنجومەن مەگەر بەوە گەرنا هیچ شتێکی تر نییە.